بنەمای سەرەکی فێرکردنی زمان کلتورە. تامر ئەلشەرقاوی مامۆستای قوتابخانەیە. ئەگەر وەک مامۆستا هەوڵ بدەیت ئەوەی دەیڵێیتەوە بە تایبەتمەندیەک لەو جێگایی کە تێیدا پەیوەندی بدەیت بۆ خۆت و منداڵەکانیش فێربوون ئاسانتر دەبێت. تامر لە چوارچێوەی پرۆگرامی مامۆستاکانی زمانەگرینگەکانی وەزارەتی دەرەوە ئەم ئیشە دەکات کە مامۆستا لە میسر و چاینا و دێنێتە ئەمریکا تا بە خوێندکارانی ئەمریکایی کولتور و زمانی دایکیان فێر بکەن. هەندێک لە باوان هانا بۆ من دێنن تا بزانن من چۆن سەبارەت بە شتگەلێک وەک ئیسلام بۆ مناڵەکانیان لێرە لە واشنگتن قسە دەکەم. ئەوان مسلمان نین بەڵام دەیانەوێت لەم بارەیەوە ڕاستەکان بە منداڵەکانیان بگوتێت ئەمە بەشێکە لەوەی کە ئێمە لێرە دەیکەین. زۆربەی منداڵانە زمانیان سپانیە، ئەمانە زمانی ئینگلیسی وەک زمانی دووهەم فێر دەبن و ئێستا عەرەبی فێر دەبن. من بەڕاستی باوەڕم بەوە هەیە کە خوێندکاران دەبێت پەروەردەی جیهانیان بێت و نێونەتەوەیی بیر بکەنەوە. فلۆرا لێردمان زمانی ئینگلیسی فێری ئەوانەی دەکات زمانی دایکیان ئینگلیسی نییە. کاتێک خوێندکاران چەند زمان هاوکات فێر دەبن هەمووی ئەو زمانانە زۆر گورستر فێر دەبن. وەک هەر پەروەردەیەکی کولتوری تر هەردوو لایەنیش لە یەکتر شت فێر دەبن. ڕوانگەی من بەرامبەر ئەمریکایەکان بەگشتی و بە شێوەیەکی ئەرێنی گۆڕاوە. من چی زیاتر باوەڕ بە میدیاکان ناکەم کاتێک پێم دەڵێن ئەمریکایەکان ڕقیان لە عەرەبە، ڕقیان لە مسلمانەکانە. لە ڕاستی داوا نییە. تامر دەڵێت تەنیا بەهۆی بوونی لە واشنگتۆن شتی زۆر فێر دەبێت. من پێم وایە واشنگتن دیسی جێگایەکی یەکجار سەرنجڕاکێشە بۆ هەر کەسێک لە نەتەوەکانی تری جیهان کاتێک لێرە بن. ئەوەی ئەزمونێکی زۆر سەرسوڕهێنەرە ئەگەر لە ئەمریکا بیت. هەمەڕەنگیەکی زۆر، ئاینی زۆر و خەڵکێکی زۆر بە ڕوانگە گەلێکی زۆر جیاوازەوە. تامر دەڵێت دەزانێت کە ڕەنگە منداڵەکان هەموو وشە عەرەبیەکان کە لە پۆلدا فێری دەبن و بیری نەهێننەوە. تەنانەت ڕەنگە ناوی ئەویان لەبیر بچێتەوە، بەڵام ڕەنگە هەمیشە لە بیریان بمێنێتەوە مامۆستایەکیان بوو کە خۆشیان دەویست و ڕێزیان لێدەگرت. ڕەنگە لە بیریان بێت عەرەب بوو بێت و ڕەنگە لە بیریان بێت ئەو مامۆستایە موسڵمان بوو. شاهد عەلەوی، دەنگی ئەمریکا.